وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. يا ربنا لك الحمد ملء السماوات وملء الأرض وملء ما شئت من شيء بعد، أهل الثناء والمجد أحق ما قال العبد إنا كل لك عبده. لا مانع لما أعطيت ولا معطيا لما منعت ولا راد لما قضيت ولا ينفع ذا الجد منك الجد. بیسەرانی خۆشەویست خوشک و برا بەڕێزەکانم، سەلامی خوای پەروەردگارتان لەسەر بێ. پێخۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکان دێمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەو هیوایەی ئینشاء الله تعالى حەڵقەکانی ئەم بەرنامەیەمان ببێتە مایەی بەرچاوڕۆشنی جەنابتان لەسەر ئەو مەسائلە خلافیە ئیجتیهادانەی کە ئەمڕۆ لە ناوی مسلمانانە بووەتە سەبەبی مشت و مڕ لە نێوانیانە. ئەو مەسائلانەی کە فەرعین وەلاوەکین و مەسئلەیەکی ئوسولی و بنەمایی نین، جا قاعیدە وایە، یاسا وایە کە هەر مەسئلەیەک ئەسڵی نەبێ، واتە لە بنەماکانی ئیسلام نەبێ، لە بواری عەقیدە و لە بواری شریعەت و لە بواری ئەخلاقا، ئەگەر بنەما نەبێ و لە بنەما سەرەکیەکان نەبێ، واتە لە مەسائلە فەرعی و لاوەکیەکان بێ، قابیلی ئیجتیهادە، قابیلی ئەوەیە کە زانایان کۆششی تیا بکەن و یەکلا نەکرابێتنەوە. ئەو مەسائلانە ئەوە ناهێنێکەوە مسلمانان دووبەرەکی و تەفریقە لە نێوانی یەکتریا دروستکەن لەبەر خاتری ئەو مەسائلانە، بەڵکو ئەو مەسائلانە مەسئلەیەکی جیاوازی و قابلن بەوەی جیاوازی تیا ببێ، قابلن بەوەی کە کۆشش و ئیجتیهاد زانایان کۆشش و ئیجتیهادی تیا بکەن و هەر یەکە بەپێی ئەوەندەی کە خوای گەورە عیلمی پێبەخشیوە بۆچوونێک لەو بۆچوونانە هەڵبژێرێت و پابەندی ببێت و گوناحباریش نابێ ئەگەر نەی پێکێ، و ئەگەر بیشی پێکێ دوو ئەجری دەسەکەوێ، و ئەگەر نەشی پێکێ ئەجرێکی هەردەسەکەوێ، وەکو لە حەدیثی پێغەمبەرە هاتووە صلى الله عليه وسلم: إذا اجتهد الحاكم فأصاب فله أجران وإن أخطأ فله أجر واحد. ئەگەر بی پێکێ دوو ئەجری دەسەکەوێ، ئەجری ئەوەی کەوا پێکاوێتی و ئەجری ئەوەی کە ماندوو بۆ کۆششی کردووە لەو مەسائلەی کە ئیجتیهادین و قابیلی تاوتوێکردن، و ئەگەر نەشی پێکێ هەر ئەجری ئەو هیلاکی و ماندووبوونەی دەسەکەوێ و گوناحباریش نابێ. وزانە ئەمە حکمی زانایان، بەڵام ئەوانەشی کە عەوامی خەڵکن و علمی شەرعیان نییە و توانایی لەیەکدانەوە و کۆششکردن و تاوتوێکردنیان نییە، ئەوانە شوێنی زانایان ئەکەون، شوێنی بۆچوونێک لەو بۆچوونانە ئەکەون کە دڵنیاترن، یەقینی زیاتریان هەیە پێی. ئەو کاتە ئەوانش گوناحبار ناون، تاوانشیان لەسەر نییە. و لە کاتێک لە کاتەکانە کە من بۆچوونێک هەڵبژێرم، جەنابیشت بۆچوونێک هەڵبژێری، بۆچوونەکان وەکو یەک نەبێ، من بۆم هەیە بە تۆ بڵێم من ئەم بۆچوونەم هەڵبژاردووە بەپێی ئەم بەڵگانەوە بەڕاستی ئەزانم و بۆچوونەکەی تۆ بە هەڵا ئەزانم، و جەنابیشت بۆت هەیە ئەو بە من بڵێ. بەڵام کەسمان بۆمان نییە یەکتری تەبدیع بکەین، یەکتری تەفسیق بکەین، یەکتری هەجر بکەین، و من بڵێم تۆ مبتەدیعی مادام تۆ ئەو شتت کردووە کە لای من بە سنەتی پێغەمبەر نییە، و هەروەها تۆش بۆت نییە ئەوە بە من بڵێ، لەبەر ئەوەی کە ئەم مەسئلەیەکی ئیجتیهادیە و فەرعیە و قابیلی ئەوەیە کە تاوتوێ بکرێ و بەڵگەکان تایە واضح و ڕوونی. جا ئەوەی کە من حەزەکەم ئەمڕۆ لە خزمەتی بەڕێستانە عەرزی بکەم لە بەرنامەی ئەمڕۆمانە، لە حەڵقەی ئەمڕۆمانە، مەسئلەی سنەتی پێشی جمعە،
کردنی نوێژی سنەتی پێشی جمعە. طبعا پێشی جمعە لەسەری زانایان پاشی جمعە ئەوە واضحە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وكل حديث صحيحة كإمام بخاري مسلم يقرن أن النبي صلى الله عليه وسلم كان يصلي بعد الجمعة ركعتين في بيته، وهروها لحديث مسلم شهاتوا أنه صلى الله عليه وسلم إذا صلى أحدكم الجمعة في غمرة فرمي صلى الله عليه وسلم فليصلي بعدها 4 ركعات. أو حديثانا بو باشي جمعة، بلام بو بيشي جمعة زانایانی ئیسلام اختلافیان تیا دروست بووە، واتە مەسئلەیەکی خلافیە لە نێوانی زانایانە. کۆمەڵێک لە زانایان کە بریتین لە حەنەفیەکان و شافعیەکان جگە لە ئیمامی شافعی خۆی نەبێ و هەندێک لە حەمبەلیەکانیش ڕەیان وایە کە سنەتی جمعە هەیە، سنەتی پێش جمعە وەکو عینەن وەکو چۆن سنەتی پێشی نوێژی نیمەڕۆ هەیە، سنەتی قەبلی هەیە لە پێشی جمعە وەکو چۆن نوێژی نیمەڕۆ سنەتی هەیە لە پێشەوە. بەڵام مالکیەکان و حەنابیلەکان و هەندێتر لە زانایان قەناعەتیان وایە کە جمعە سنەتێکی ڕاتیبەی نییە لە پێشیا، بەڵکو نافلەی مطلق هەیە، یعنی لە ڕۆژی جمعە هەر لە کاتی خۆر دەرکەوتنەوە لە ڕۆژی جمعە هەتاوەکو کە ئیمام ئاچێتە سەر مینبەر وەسەلام لە ئەهلی جمعە و جەماعەتەکە هەتا ئەو کاتە تۆ بۆت هەیە نوێژ بکەی بە نافلەی مطلق ناوی نەنەی ڕاتیبەی ڕۆژی جمعە، یعنی وەکو 4 ڕکاتەکەی پێشی نوێژی نیوەڕۆ نییە، چونکە ئەمە پێی ئوترێ نافلەیەکی مطلق کە سنوورێکی دیاریکراوی بۆ دانەنراوە چەند ڕکات بێ و چی کاتێکیش ئەنجامی بدەی. طبعا لەسەر ئەم مەسئلە کۆی ئەدیلە کە زانایان کۆیان کردوێتەوە بەڵگەکان لەم بارەوە زانایان 16 بەڵگەیان کۆ کردوێتەوە کە 12 حەدیثە لە پێغەمبەری خواوە ئەگەڕێتەوە و 4 ئاساری صحابەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەوانەی کە ڕەیان وایە سنەتی جمعە سنەتی پێشی جمعە هەیە وەکو شافعیەکان و حەنەفیەکان هەندێک بەڵگە ئەهێننەوە بۆ خۆیان ئەیکەن بە بەڵگە بۆ خۆیان کە سنەتی جمعە هەیە وەکو باسمان کرد 12 حەدیث و 4 ئاثەر لە سەحابەشەوە ئەگەڕێتەوە لەو بارەوە. من هەندێک لەوانە عەرزی بەڕێستانەکەم لەبەرەوەی کاتەکەمان ئێمە زۆر مەجال ئەوە نادە هەموو حەدیثەکان باسکەین، بەڵام بەقەوەترین و بەهێزترین بەڵگەی ئەوانەی کە ئەڵێن سنەتی جمعە هەیە ئەوەیە کە ئەڵێن لە ئیبن مەسعودەوە گەڕنەوە کەوا كان يصلي قبل الجمعة 4 وبعدها 4. ابن مسعود لپێشی نوێژی جمعە 4 رکاتی کرد و لە پاشیشیا 4 رکاتی کرد. ئەم حەدیثە ئیمامی ترمذی ئەگەڕنەوە. زانایان فەرموویانە ظاهری ئەم ئەثەرەی ئیبن مەسعود ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردووە، ئیبن مەسعود لە خۆیەوە ئەمەی نەکردووە. دووهەم بەڵگەیان ئەوەیە کە حەدیثی بوخاریە کە لە ڕقەمی 627 بوخاری ئەگەڕێتەوە بۆمان ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی بین كل ئاذانین صەلات، واتە لە نێوان هەموو دوو بانگیەکە نوێژێک هەیە. 3 جار فەرمووی لە نێوان هەموو دوو بانگە نوێژێک هەیە، لە نێوان هەموو دوو بانگیەکان نوێژێک هەیە و لە 3ەم جارە فەرمووی بۆ هەر کەسێ ویستی لەسەر بێ. طبعا ئەمە زانایان فەرموویان ئەمە بەست پێی بانگ و قامەتە ئەم دوو بانگە و ئەتوانرێت لەیرە کە ئەگەر بانگەکەی ئیمامی عوسمان وەکو لە حەڵقەکانی پێشووە عەرزمان کردن ئەگەر بە بانگێکی سنەتی بزانین ئەتوانرێت یعنی ئەمیش بکرێتە بەڵگە، یعنی لە نێوانی هەردوو بانگەکە بانگی یەکەمی جمعە و بانگی دووەمە تۆ 2 ڕکات نوێژ بکەی وەکو سنەت. و هەروەها ئەشکرێت
بکرێتە بەڵگەیە کە لە نێوانی بانگی دووەمی جمعە و قامەتەکەیە لەو نێوانشە دوو ڕکات نوێژی سونەت بکرێ، وەکو حەنەفیەکان و شافعیەکان وتویانە. سێم بەڵگە لەو بەڵگانەی کە ئەکرێتە بەڵگە کە سونەتی جمعە هەیە، حەدیثێکە عەبدوڵای کوڕی زوبەیر ئەیگەڕێتەوە کە فەرموویەتی ما من صلاة مفروضة إلا بين يديها ركعتان، هەر نوێژێکی فەرز هیچ نوێژێکی فەرز نییە ئیلا لە نێوان یعنی لە پێشی نوێژەکە دوو ڕکات نوێژی سنەت هەیە. ئەم حەدیثەش طبعا ئیبن حیبان ئەیگەڕێتەوە لە صحیحەکەیە لە ژمارەی 2488. ئەمەش ئەگەر وەعام تەماشای بکەین نوێژی جمعەشی بەرەکەوێت، چونکە نوێژی جمعەش فەرزە و لە جێگای نوێژی نیمەڕۆ ئەنجام مەدرێ. و ئیمامی ابن حەجەری عەسقەلانی ڕەحمەتی خوای لێ بە لە فتح الباریە لە جەڵدی سێمە ئەفەرمێ وأقوى ما يتمسك به من مشروعية الركعتين قبل الجمعة عموم ما صححه ابن حبان من حديث عبد الله بن زبير مرفوعا ما من صلاة مفروضة إلا بين يديها ركعتان. أم حديث إمام ابن حجر فرمي بهيسترين بلغية كإنسان دستي بيو بقري كلا بيشي جمعة دور كات نوجي سنة هي. حديثي بلغي چوارم بابلين لو بلغاني كأواني ألين سنة جمعة هي كردوان تبلغ بوخوان حديثك ابن عباس أخوائي قول لخوي وباوكشي رازي به كوا كان النبي صلى الله عليه وسلم يركع قبل الجمعة 4 لا يفصل في شيء منهما. يعني پیغمبری خوا صلى الله عليه وسلم پیشی جمعة 4 ركعتی نوێژی ئەکرد، هیچ سلامی نەئەداوە لە نێوانیانە. ئەم حەدیثە ئیبن ماجە ئیگەڕێتەوە لە ڕقمی 1129. ئەم حەدیثە ئەگەرچی هەندێک لە عولەما ضەعیف یەکەن، بەڵام ئەڵێن یعنی بە قەوت و بەهێزە بێتەوە بەو بەڵگانەی پێشوو کە باسمان کرد. بەڵگەی پێنجەمیان لە ئیبن عومەرەوە خوای گەورە لە خۆی و باوکیشی ڕازی بە ئەیگەڕنەوە کەوا أنه كان يطيل الصلاة قبل الجمعة ويصلي بعدها ركعتين في بيته، وحدث أن رسول الله صلى الله عليه وسلم كان يفعل ذلك. إمام بيهقي إيجرته إمامي ابن حبانش لصحيحك وحدثك صحيحك وابن عمر خويل الرازيبه لبيشي جمعة نوجي دريجي أكرد ولا باش جمعش دوركات نوجي لمالي خوان أكرد وأي فرمو بيغمر صلى الله عليه وسلم أما واي أكرد بيغمري خوا واي أكرد. طبعا أم أوانيك ألين سنة جمعنية ألين ابن عمر قصدي دوركاتكي باش جمعة بوك أفرمي بيغمر صلى الله عليه وسلم واي أكرد، ما بس يعني درێژکردنەوەی نوێژە سونەتەکانی پێش جمعە نییە. ئیترامیش بۆ چوونی ئەوانەیە کەواوە ئەڵێن، بەڵام خۆی حەدیثەکە ظاهیرەکەی والله أعلم يعني هەردوو لا يعني وا دەرێخا ئیبن عومەر کە پێغەمبەر صلی الله علیه و پێش جمعە نوێژی کردە و درێژی کردوەوە و لە پاش جمعەش دوو ڕکاتی لە ماڵا کردووە. والله أعلم وا دەرەکە فی حەدیثەکە. ئیتر ئێمە مەگەر تەویلی بکەین یان بە شێوازێک لە یەکی دەینەوەکو عێراقی حافظی عێراقی ئەفەرمێ ئەمە بۆچوونی ئەو وایە کە ئەمە زەحمەتە چشتی وا ببێت، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بانگی جمعەی بدایە لە کاتی پێغەمبەر یەک بانگ بووە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەچووە سەر مینبەر و بانگەکەی ئەدا، ئیتر مەجال ئەوە نە ئەمە مەشغوڵی خوتبە ئەبوو، مەجال ئەوە نە ئەمە نوێژ بکا چ جا درێژیشی بکاتەوە. بەڵام طبعا ئەوانی تر کە وەڵامی ئەدەنەوە ئەڵێن لە کاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی جمعە کاتەکەی دیاریکراو نەبوو بە سەعات وەکو ئێستا بالضبط، یعنی سەعات ئەوەنە دەقا ئیتر بانگ ئەبێ یەکسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بشوایەتە سەر منبەر، بەڵکو جاری وا بوو یعنی زەوالیش ئەبوو و کاتی نوێژی جمعەش ئەهاتە پێشەوە، نوێژی یعنی کاتی نوێژی جمعە هێشتا یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەرنە ئەچوو، یعنی لەوانەیە لە ماڵە ئەو نوێژەی کردبێ و پاشان دەرچوو بێ بۆ جمعە و بانگی جمعەی دابێ. و ئەمەش احتیمالێکە، یعنی احتیمالێکە و مەجالێکیشی تایە والله أعلم. يعني
شەشەم بەڵگە لەو بەڵگانەی کە ئەوانەی کە ئەڵێن سنەتی جمعە هەیە سنەت لە پێشی جمعە حديثەکەی جابری کوڕی عەبدوڵڵایە خوای لێ ڕازی بێ کە ئەفەرمێ جاء رجل والنبي صلى الله عليه وسلم يخطب الناس يوم الجمعة فقال أصليت يا فلان قال لا قال قم فرك ركعتين. طبعا أما البخاري ومسلم شهاتوا لبخاري جمارة 888 ولا مسلم جمارة 875 وأم حديثا للرواية كتريا كأبي هريرة يقرأت ولا لا ابن ماجه بجمارة 1114 هاتووە کە ئەو کەسە سولەیکی غەطەفانی بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم خوتبەی ئەدا و ئەویش هاتە ژووری مزگەوتەوە پێغەمبەر فەرمووی ئەصەلەیتە ڕەکعەتەینی قەبلە ئەن تەجیء پێشەوەی بێ دوو ڕکاتی نوێژت کرد ئەویش فەرمووی نا فەرمووی دوو ڕکات بکە فەصەلی ڕەکعەتەینی وتەجەوەز فیهما دوو ڕکات بکە و تۆزێک ئاوەکو بڵێ پەلەی دێ بکە لە کاتی خوتبەی جمعە. أم حديثة أجر يعني أم حديثة قبل أن تجيء يعني أجر تماشاي بكي بلغي لسروي كسنتي جمعة بس في سنتي جمعة بو أنك ما بس في تحيي مزجود چونك ديارة لمالا يعني كردي بيتي دور كاتكي سنتي جمعة لمال كردوها أجر كردو تباش أجر نت كردوها بيكا أيش فرمينا مكردو يعني أم حديثة ظاهري أم رواية أو معناه أجيني بلام أواني تر ولامي أم حديثة دنوا ألين كومالك يعني ألين أما يعني هلا لنوسينويا هلا رويداوا قبل أن تجلس نك قبل أن تجيء أو كومالك يعني وألين كومالك تر ألين يعني نوجد كردو بيشوي دانشي كابرا دانش في غمر في فرمو نوجد كردو بيشوي دانشي واليك تجيء كان تجلس طبعا هيج بلغيك يعني شنية لسر أو قصة بس ببوچوني خوان وعلن كومالك تر ألين ما بس بي أو بوا يعني لدروا بيغمر احتمالي ويدانا لدروا النوك لدروا مزقوت يعني بيشو يعني كاتد هاتوتنا ومزقوتوا بيشو يبيت بيشو بو بردمي بيغمر صلى الله عليه وسلم لوان نوجد كردوها يعني بيشو يبيت بيشوا لولا نوجد نكردوها أميش طبعا هربو چونيكي دورة چونك إما أزانين والله أعلم مزقوتي بيغمر صلى الله عليه وسلم للرجان جمعة زور برابو يعني لو نبو مثلا كابرا مثلا لدروا نيوجقي بكا أمجابي تجورة ويعني توزيك أميش هرجي خوينية بلام أوان بمشي وازانا ليك يدنا وام حديثة تأويلة كان چونك الله جي نابت وان قناعتي أنواع سنتي بيشي جمعنية بويا بهموش يوازي تأويلي أم حديثش أكن أم روايتي ابن ماجه بلغيكي تر لسلويك سنتي جمعة هي أوان ألين جمعة لشوني نمروها كريو چون نمرو سنتي هي جمعة شهر أو سنتاني هي ونمرو هيتي وبلغي وشهنو كبخاري رحمتي خواه لبي بشيكي لصحيحة كان دانا وناوينا باب الصلاة بعد الجمعة وقبلها واتا بشي نوش كردن لبيشي جمعة ولباش جمعة لباش وبيشي جمعة وحديثك ابن عمر أهينيتوا كأفرمي أن رسول الله صلى الله عليه وسلم كان يصلي قبل الظهر ركعتين وبعدها ركعتين وهتا أخيري حديثك أماش بلغيه كجمعة لجيغيني مرو يعني وكبلي بخاري رأي وابو جمعة لجيغيني مرويا وبيش جمعة تواني دور كاد نيوش بكي ولا دوايش دور كاد نيوش بكي طبعا أوان دين ردي أم حديثات ألين ردي أم أدنوا ألين بخاري قصدي أو نبوة بلكو قصدي أو أبو آية بيشي جمعة وباشي جمعة سنة هي بلغي هنا وتوكى لو حديثها كباشي جمعة سنة هي بلام بلغي هنا وتوكى لبيش جمعة هي معنى وايا رأي وابو كجمعة لبيشية سنة نية أميش هم تأويله يعني للراسية وكل دانا لواقعك بلام على العموم يعني إما لا انجيري هيج طرفك ناكين لا هردو طرفك هردو لا بلغ بخيانة هي النوى ومسألة كمسألة خلافية وبقروا بردي زورتيا وبقناعتي من أجر كسي دراستي
بەڵگەکان و ئەقوالەکان بکاتەوە تەماشاکە نزیکیەک هەبینێت لە بین هەردوو لا ڕەئیان وایە کە نوێژی لە ڕۆژی جمعان لە پێش جمعان نوێژی نافیلە سونەت مطلق هەیە تەنانەت ئەگەر خۆر لە ناوڕاستی ئاسمانی شابێ وەک لە ڕۆژەکان تران نەهی لێکراوە ئەگەر خۆر لە ناوڕاست ئاسمانە بێ و لای نەدابێت لە ناوڕاستی ئاسمان لە ئیستیواکردن نوێژ بکرێ بەڵام لە ڕۆژان جمعە ئەو مەجالەشە دراوە و ئەحادیث زۆرە وەکو لە بوخاری و لە موسلیمە هاتووە و بە چەند ڕیوایەتی تریش هاتووە لە لای زانایانی تریش ڕیوایەت کراوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لا يغتسل رجل يوم الجمعة ويتطهر ما استطاع من طهر هەر کەسێ هەر پیاوێک لە ڕۆژی جمعە بە جوانی خۆی پاکاتەوە خۆی بشۆرێ چەنێ پێی ئەکرێ ويدهن من دهنه و ڕۆنیش با لەسەر و قژی و ڕیشی ئەو یەمەسە من طیبی بەیتیهی یان بۆنی خۆش لە بۆ نەخۆشەکانی ماڵی خۆی لە خۆی بدا ثم يخرج ئەمجا دەرچێ بۆ جمعە فلا يفرق بين اثنين جیاوازی نەخاتە بین دوو کەسەوە کە لە پاڵ یەکا دانیشتن و هاوڕێیەکن ثم يصلي ما كتب له ئەمجا چەندێ بۆی ئەکرێ خوا بۆی بکە خوا بۆی نووسیبێ نوێژی سونەت بکە ثم ينصت ئەمجا کاتێ ئیمام قسە دەست پێکە و خودبە دەست پێکە ئەم بێدەنگ بێ ئیدا تەکەلەمە الئیمام ئەگەر هەر کەسی ئەمە بکە إلا غفر له ما بينه وبين الجمعة الأخرى إلا خوای گەورە لە گوناحەکانی خۆشە بێ لە نێوانی ئەو جمعە و لەگەڵ جمعەکەی ترا یعنی ڕاستی ئەم ئەحادیثانە بە چەند ڕیوایەتێک هاتووە بەڵگەن لەسەر ئەوەی کە لە ڕۆژانی جمعە سنەتی مطلقمان هەیە بەڵام کێشەکە تەنها لەوەیە کە ئایا ئەو سنەتە پێی ئەوترێ ڕاتیبە وەکو شافعیەکان و حەنەفیەکان ڕەئیان وایە یان پێی ئەوترێ نافیلەی مطلق یعنی هەردوو لا ڕەئیان وایە کە هەیە بەڵام تەنها لەوەیە یعنی لە لەفزەکە نیەتی ئایا کابرا نیەتی وابێ ئەمە سنەتێکە تابع بە نوێژی جمعەیە یا تابع بە نوێژی جمعە نییە لە ڕاستیە ئەگەر بێتە حەقیقەتەوە تابع بە نوێژی جمعە و تەنها لە بۆنەی جمعەوە ئەو مەجالە دراوە لەو ڕۆژە تۆ نافیلەی مطلقە بکەیت کەوابوو حەدیثەکانیش کە لەو بارەوە هاتووە ئەڵفەرمێ کانە یوسەلی قبل الجمعە یعنی ئەگەر يعني حديث كان كابن عمر مثلا دوان زركات نيجي كردو ابن عباس مثلا آثار مان هي آثاري صحيح ابن عباس مثلا 8 ركعتي كردو ابن مسعود 4 ركعتي لبيش جمعة كردو إمام علي 6 كردو يعني أم حديثان أو آثاراني كهاتو للصحابة كانوا هموي آثار كانوا فرمي قبل الجمعة يعني بيشي جمعة يعني معناه وايا من وازانم أما يعني ئەو کە بڵێ زیادە خەریکردنی خەڵکە بە کێشە دروستکردنەکە کە ئێمە لە نێوان خۆمانە کێشە دروستکەین کە بزانین ئەمە نافیلەیە یان ڕاتیبەیە یعنی تۆ نیەتت وابێ لەو ڕۆژە مەجالی نوێژ دراوە و بیکە خۆ کەس لە پاش ئەوەی کە ئیمامە چێتە سەر مینبەر و بانگی دووەمەدا ئێستا حالیەن لە هیچ وڵاتێکی ئیسلامە خەڵک هەڵاسێت دەستکاتە نوێژکردن مەگەر یەکێک تەحیی مزگەوتی نەکردبێ و بێ بۆ مزگەوت ئەو نوێژانەی کە ئەکرێ هەر پێش بانگی دووەمە یعنی پێش ئەو بانگەیە کە ئیمام ئەچێتە سەر مینبەر و بانگ ئەدرێ ئێکەوا بوو ئەوە هەمووی بەری نافیلەی مطلقەکەوێ یعنی وەکو ئیبن تەیمیەش ڕەحمەتی خوا لێبێ ئاماژەی پێەکە ئیتر کە بەری نافیلە ئەکەوێت ئیتر ئەم کێشە بۆ دروستکەین یعنی تۆ بۆن ئەمان کێشەکان بەس ئەوەیە لە هەندێک مزگەوت بانگەکان نزیک یەکتری ئەدرێ بانگی یەکەم ئەدرێ و یەکسەر خەڵکە لە سێ دوو ڕکات نوێژەکە ئال لەوەیە کێشە دروستەکەن ئەو دوو ڕکاتەش ئەگەر حتا اینیش بێت یعنی وەکو بڵێ وە سونەتیشی ناوبنرێ خۆ ئەوە بەری ئەو سونەتە ناکەوێت کە سونەتی جمعە چونکە هێشتا بانگی جمعە نەدراوە ئەو بانگی کە بانگی ئەسڵی جمعەیە نەدراوە ئیتر بۆ ئێمە کێشە دروستکەین لەسەر ئەم مەوزوعە ئەمجا بەڕەئی من ئەمە بۆچوونی خۆمە و یعنی ئیجتیهادێکی خۆمە من قەناعەتم وایە کە ڕۆژانی جمعە يعني مجالێکی جیاوازە وەکو لە بۆچوونی هەندێک لە عولەما وەکو لە مەزهەبی حەمبەلیەکان هەیە ئەوان ئەڵێن هەر يعني لە ڕۆژی جمعە نوێژی جمعە هەر لە پاش خۆردەرچوونی يعني لە چێشتەنگای ڕۆژی لە چێشتەنگای ئەو ڕۆژەوە دەستی پێکە ڕۆژی جمعەوە تو بۆت هەیە تر نوێژەکە بکەی يعني نوێژی جمعە وەقتێک کە وەقتەکەی جیاوازە لەگەڵ کاتەکانی ترە بەڕەئی من يعني ئەو سنەتە قەبلیانە هەموو ئەکەوێتە یعنی بەری قبلی جمعە
ئەوەی کە ئاثاری کە لە پێغەمبەر ڕیوایەت کراوە یان لە ئاثارەکانە هاتووە سەحابەکانی پێغەمبەر کردویانە ڕۆژانی جمعە مەجالەکەی جیاوازە. حیفە ئێمە ینی مسلمانان ینی بەوە مەشغوڵ کەین کە زۆر کەس ئیسەوازی هاوردووە لە نافلەی مطلقیش ینی هەڵ نایەت کە خۆی سونەتە کە دوو دێی بۆ جمعە نوێژ بکەی ینی کە هاتیتە مزگەوت نوێژ بکەی هەر کاتێ هاتی حتا ئیمامە چێتە سەر مینبەر ینی لە ڕاستیە لە ترسی ئەوەی کە سنەتی جمعە بیدعەیە و بیدعەیە و بیدعەیە ئەمەندە لەسەر ئەو نقطە لەسەر ئەو خاڵە ئەوەن ئەکوتین ئێمە ینی وامان کردو خەڵق ناوێرێ سنەتی نافلەکەش بکات ینی حەق نییە ئێمە ئەم کێشانە گەورەکەینەوە و وا بکەین کە مسلمانان بەڕاستی ینی وەکو بڵێ لە دینەکەی خۆیان دڵیان سارد ببێتەوە لە دیندارێتی و لە عیبادەت دڵیان سارد بێتەوە. و لەیرەیە ڕاستی من شتێکی ترس کە سەرنجی ڕاکێشام ئەوەیە کە هەندێک ینی بڕێ قسە هەیە لەو بارەوە خۆشە ینی ئینسان بیبیسێتەوە. بۆ نمونە ئیبن ڕەجەب ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ دەربارەی وەقتی جمعە ئەفەرمێ هذا الوقت يستحب الصلاة فيه بغير خلاف ئەڵێ ینی لە دوای زەوالی شەمس پێشەوەی ئیمام دەرچێت ینی دوای ئەوەی کە کاتی نوێژی ینی هین هات ینی کاتی نوێژی نیوەڕۆ هات پێشەوەی ئیمام دەرچێت لە ڕۆژی جمعە ینی ئەو وەقتە بە حەدیثی صحیح مەجال هەیە 4 کات نوێژی تیا بکەی. هذا الوقت يستحب الصلاة فيه بغير خلاف نعلمه بين العلماء سلفا وخلفا ولم يقل أحد من المسلمين أنه يكره الصلاة يوم الجمعة بل القول بذلك خرق لإجماع المسلمين. تو كدي منعي خلق كي نوێژ بکەن لەوراکە ئەمە خەڵقی ئەمە ئیجماعی مسلمانان هەڵەوەشێنیتەوە. ئەمجا ئاثارێکی زۆر لەو بارەوە ئەهێنێتەوە يعني ابن الرجب دوائي أفرمي وقد اختلف في الصلاة قبل الجمعة هل من السنن الرواتب وكو السنة نمرو بيش نمرو يان من المستحبات وكو أو سنتيك بيش عسر ألا ويا خلافه آية أما وكو الرواتب كي بيش نمرو وايا يان وكو نوافل كاني بيش عسر وايا وأكثر العلماء على أنها سنة راتبة زور بي علماء على أنها سنة راتبة لو أنا أوزاعي ثوري أبو حنيفة أصحاب كاني ظاهري كلام إمام أحمد يعني أما قناعتي أنواع وصحيحي بوشوني صحيح لأصحابي شافعي قناعتي أنواع كأو سنة الراتبة يعني إنسان با أما سائلا نزور قورنا كاتوا ابن الرجب خوشي حنبلي مذهبه يعني زور كس لواني كباسي بدعة وأمانة كان أم كلمة ابن الرجب ورقلا جاء بأقام ليبي يعني حتى تناند ابن الرجب قناعتي وايك سنتي جمعة راتبة يعني دفاعي شيء لأكاد المهم يعني إنسان أبيت نرمونيان بيت وتناند لسردمي خويا هندي العلماء مثلا لبر نرمونياني فرميانا ئەگە کابرا مالیکی بێ و ڕۆیە مزگەوتێک کە شافعی و حەنەفی تایە وەکو بڵێ زیاتر شافعیان حەنەفی تایە بوو ئەوان هەڵسان بۆ نوێژی سنەتی جمعە ئەمیش هەڵسی ئەبێ لەگەڵیانە هەڵسێت لەبەر ئەوەی تەفریقە دروست نەبێ لە نێوانی مسلمانانە یعنی ئەمە هەمووی لەبەر ئەوەیە کە مسلمانان دوور بن لە تەفریقە و دووبەرەکی نەکەوێتە نێوانی مسلمانانەوە. و هەروەها ابن قدامەش لە کتێبی مغنیە يعني للراسية يكدو بلغة هينيتو بلغة كان بقوته يعني يكيك لو أنا أفرمي صلاتي بيشي جمعة أفرمي من وانا زانم هيج بلغة يك لسري هبي جقل لويك روايات كراوة كبيغمر صلى الله عليه وسلم بيش جمعة شوار كاتي نيوجي كردو للروايات ابن ماجه ولا الروايات عمري بن سعيد بن عاص لباوكيوا أجرنوا كأفرمي كنت ألقى أصحاب رسول الله صلى الله عليه وسلم فإذا زالت الشمس قاموا فصلوا 4 يعني تشاوم بأصحاب كاني في غمر أكوت صلى الله عليه وسلم هر كاتي زوالي شمس بوا يعني واتا كاتي نيوجي نيمروان دس بكرني كاتي نيوجي نيمروان بوا هلصيان 4 كات نيوجيان أكرت أم جاب بريك
بەڵگەی شافعیەکان هێنێتەوە بۆ مەذهبەکەیان کە ئەڵێن سونەتی جمعە هەیە، حتا تەنانەت خۆشی مەیلێک ئەکا بۆ لای ئەوە کە ئەو بەڵگانە تقریبان بە قەوەت ئەزانێ، بەڵام حەزی نەکردووە وەکو چۆن بڵێ لە مەذهبەکەی خۆی لا دەکە مەذهبی حەنبەلیە. على العموم يعني من ئەم قسانە بۆ ئەوە باسەکەم کە ئێمە نابێت متعصب بین بۆ مەذهبەکانی خۆمان، نابێت متعصب بین بۆ بۆچوونی خۆمان. ئەو تعصب و دەمارگیریە واکە کە ئێمە لە نێوانمانە خلاف و تەفریقە دروست ببێ. بەڕەئی من يعني ئەگەر سنەتی جمعە، طبعا سنەتی پێشی جمعە ناوێنە نافلەیە ناوێنە ڕاتیبە شتەکە هەیە پێشی جمعە، و ئێمە شتەکان گەورە نەکەینەوە، مەسەلەکان گەورە نەکەینەوە. لە پاشی بانگی ئەو بانگی کە ئیمامە چێتە سەر مینبەر و سەڵاوەکە و دوای ئەو بانگە درێ، لە پاش ئەوە کەس نوێژ نەکە، هەر نیشە ئیسە کەسیش نوێژ ناکە، ئیتر ئەو خلافە نامێنێ، ئەو مەشاکیلە دروست نابێ. ئەتر ئەمێنێتە سەر نیەتەکەی دڵ، نیە خۆ ئێمە ناوێت دڵی خەڵک شەقکەین و زەختیان لێ بکەین کە نابێ نیەتی چی ڕاتبە بێ یان نافیلە بێ، ئەوە کەی مشکلەیەکی گەورەیە بەڕاستی. على العموم تەفریقەنانەوە و دووبەرەکینانەوە لە نێوانی مسلمانانە زۆر لەوە گەورەترە کە کابران نیەتی نافیلە بێ یان نیەتی ڕاتیبە بێ. ئێمە شتەکان لەسەر خەڵک گەورە نەکەینەوە، بە نەرمونیانی لەگەڵ مسلمانانە تەعامل بکەین، و خەڵکیش عەوامیش بەڕاستی شیرینیەکی ئیمان لە دڵیانە هەیە، تخوا بەم هەموو تەفریقە و دووبەرەکی نێوانی خۆمان یعنی ئەو شیرینی ئیمانە لە دڵیان دەرنەکەین، بێڵین ئەوان یعنی لەسەر نیەت پاکی خۆیان عیبادەتی خوا بکەن، بەڵکو خوای پەروەردگار ئینشاءڵڵا لیان قبول بکە. و ئەوەشم ڕوون کردەوە، یعنی من قەزم ئەوە نییە کاتی نیەتیان پاک بێەوە عیبادەت غەڵەت بکەن، نا، من ئێستا باسەوەم کرد کە ئەم مەسئلە خلافی تایە لە نێوانی عولەمایە، یعنی هیچ لایەک ئەوەنە بەڵگەکانی بەقەوەت نییە ئەو لاکەی تر لەغو کاتەوە. ئیتر ئێمە بۆ یعنی بمانەوێ بە زۆر ڕێی خۆمان بسەپێنین بەسەر بەرامبەرە. بەڵگەکان ظاهر وازحن، و هەر کەسێکیش ئەوێ دراسی کە ئەتوانێت دراسەتی کە، یعنی مەسەلەکە زۆر لەوە گەورەترە کە خەڵکانێک بیانەوێ بە دوو کەلیمە بیبڕنەوە پرسیارن لێ بکە سنەتی پێش جمعە هەیە، نییە بیدعەیە، یان کابرا بە پێچەوانەوە زۆر بە توندی هەر کەسێ سنەتی پێش جمعە نەکا ئیتر بە مبتەدیع و بە عین حەسابی بۆ بکەن، نا، هەردوو لە بەڵگەکانیان بەقەوەتن و بەڵگەکانیان لە یەکەوە نزیکن. و وای شەزانم ئیستلاح تەنها ئێمە کێشەمان لە ئیستلاحە هەیە، لە یعنی لە زاراوەی زمانیە هەیە لە بینی ئایا نافیلەیە یان ڕاتیبێ. ئەگینا ڕەیەکان زۆر لە یەکەوە نزیکن و داواکارم خوای گەورە هیدایەتی هەموو لایەکمان بدا و ئیسلاحمان بکا و دوورمان خاتەوە لە تەفریقە و دووبەرەکی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت دامەزراومان بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت مسلمانان لا تفريق ودبرك بباريزي. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.